ژنان لە هەولێر شەنوکەوی ڕۆڵی خۆیان کرد لە ناو حیزبەکان کە زۆربیان لەسەر ئەوە کۆک بوون پاراوێز خراون لە بڕیارە سیاسیەکاندا. لەو کۆنگرەیەدا زۆر شت باس کران کە پەیوەندی ڕاستەخۆیان هەبوو بە ڕەوشی سیاسی و ململانێ حیزبەکانی کوردستانەوە، ململانەیە کە گەشتوتە ئەو پەڕی و ژنانتیدا نەبینراوە. کۆی بینین چەند ساڵە ئەو پیا و سیاسەتەکە تاکو ئێستاکە ماڵوێرانی خێزانەکانە، ماڵوێرانی کۆمەڵگەیە، ماڵوێرانی کووردا. بۆیە ئێمە بە باشمانزانی کە لەمڕۆ دەست پێ بکەین کە عقلیەتی ژن کە تا ئێستا غایبە، عقلیەتی سیاسی ژن کە غایبە بەشدار پێ بکرێتن و هەر حزبێک ژنانی هەر حزبێک لەسەر کردەکان بڕۆنەوە فشار دروستکەن لەسەر حزبەکانیان بۆ ئەوەی کە بەشداری ژنان لە نێوەندی بڕیاردە، یعنی هەر ئەوە نییە بە دیکۆر بێتن لە پەرلەمان بێت لە حکوومەت بێت. ژنان لە هەموو حیزبەکانەوە هاتبوون، هەروەکو گۆڕپانی سیاسی ناکۆچی هەیە لەوێژ هەبوو، پرسی کاراکردنەوەی پەرلەمان و هەبوونی پەکەکە لە شنگال خرانە بەرباسەوە. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش پێی وایە دەبێ ژنان فشار بکەن تا لە ناو حیزبەکانیان گوێیان لێبگیرێ و ئەو بۆچوونانە لە کۆنگری وادا دەخرێنە ڕوو حسابیان بۆ بکرێت. جەولەی دووەم کە دەست پێەکە من ئەمەوێت کەوا ئەم گروپی ئاشتیە پێداگیری بکە لەسەر ئەوەی جەولەی دووەمی دانووسانەکان ئەبێ ژنی تیا بەشدار بێ بۆ ئەوەی لەم دۆخە چەقبەستویەش بینە دەرەوە. ئەوەی کە ئیبینین ئەوەیەکەوە دایمەن پیاوەکان پێکەوە دائنیشن لە دانووسانەکانە وەکەیەنە دەرەوە هەمووەڵەن زۆر ئیجابی بوو و قسەی باشی تیاکرا بەڵام ئەنجامەکانی نابینین. بۆی ئەمانەوێت ئێمە ژنان لێرەوە پێیان ڕابگەێنین ئەم جەولەی ترکە دەست پێەکە ئەمانەوێت ئێمە بەشدار بین و ڕای خۆمان هەبێ و بەشدار بین لە بڕیاردانە. بەشداربووان لەسەر ئەوە وەستان کە لە ناو سەرکردایەتی زۆرینەی حیزبەکاندا ژنان هەن، ئەی بۆچی ڕۆڵ و پێگەیان لە ئاستی تموحی ژناندا نییە. دواتر ڕاگەاندراوێکیان بڵاو کردەوە و تێیدا داوایان کرد دامەزراوە شەڕعیەکانی کوردستان کارا بکرێنەوە، هەروەها درێژە بە چالاکی لەم جۆرە بدەن و سەردانی حیزبەکان بکەن. هەرچی زووتر بەگەڕخستنەوەی دەستگا شەرعی و یاسایەکانی کوردستان بە تایبەتی پەرلەمانی کوردستان، پەلەکردن و بەردەوامبوون لە گفتوگۆی نێوان لایەنە سیاسیەکان بۆ گەیشتن بە ڕێکەوتنێکی گونجاو کە هۆکارێکی گرنگی چارەسەری سەرجەم گیر و گرفتەکانە. بێگومان ئەمەش بەبێ بەشداری ژنان و سەرجەم لایەن و پێکاتەکانی کوردستان نایەتە دی. حکوومەت بە شێوازێکی شەفاف ڕەوشی ئابووری و دارایی بۆ هاوڵاتیان ڕوون بکاتەوە بۆ ساڵی 2017. کۆنگرەکە لەلایەن گروپی ئاشتی ژنان ساز کرابوو، کاتیدا 73 ژن بەشداریان کردبوو. هێرشقادری NRT هەولێر.